ئەمڕۆ لە سنووری ئیدارەی سۆران نووسینگەی سۆران و باوکاری خێرخوازان هەستان بە دابەشکردنی 250 سەبەتەی خۆراک لە حەریر و خەلیفان و سۆران و ڕەواندوز باوکاری خێرخوازان خۆی گەورە پاداشتیان داتەوە و هەروەها هەر لەو کار و پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین لە نووسینگەی سۆران چەند ڕۆژ پێش ئێستاکە پرۆژەی دابشکردنی زەکاتمانە بوو کە بریتی بوو لە 25 میلیۆن باوکاری خێرخوازێک دابشکرا بەسەر 100 خانەوادەی هەژار و کەم دەرامەت و بێباوک خی گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە و خی گەورە بەرەکەت بێخیتە ماڵ و سامانیان. ڕاستی هاکاری دەستگای بەخشین کارێکی چاک و پیرۆزە لە مانگەی پیرۆزەداکەوە هەردەسێ بە یارمەتیدانی هەژاران و نەداران کە لەم بارودۆخە سەختەی داراییەداکەوە خۆتە زانیم هۆی قەچنی قەیرانەوە خەڵکی ماژدۆ ئەکەوە کۆی بارودۆخی ژان بازار و کەسابێت بەو شێوەی نێت بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشێکەوە دەستگای خێرخوازی بەخشی دەستێ بە هاوکاریکردنی هەژاران و نەداران و هیوایەکم دەرگایەکم بۆ دەکاتەوە بتوانن لەو سەختی و دۆخی دارایی تێدا نەمەتوانن لانی کەم بەشی پێداویستی مانگێک دومانجان دەستکەوێتن. زۆر سپاسی دەستگای بەخشینەکەم کە ئەو هاوکاریە دێتە فەقیر و هەژاران و ئێمە خۆیان پاداشتان بداتەوە خۆیان هەتاماینها سەرکەون بە سامون ڕستەنگەکان لەو بەجیات بخوایە بەخوای خەڵکەی بڵێن خەڵکی فەقیر زۆرە ئەو هاوکاریانەش دەورێکی باش دەبینی خوا خێریان بنووسی نمونەیان زیاد کە ئینشەڵڵا